بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویست لە هەرکوێ گەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ لە هەرکوێ گەن تەمەنای ژیانێکی پڕ لە ئاسوودەیتان بۆ خوازین خۆشحاڵین جارێکی تر لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال محەممەد بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەتەوە و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەران و ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ. ئەمڕۆ پێنجشەمە بڕگەوابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ پێکهاتوون لە چەند تەوەرێکی جیاواز. تەوەری یەکەمیان تەوەرێکی وەرزشیە و باس لە گرنگی تۆپی بالە دەکەین کە یاریزانێکی تایبەت و نمونەی هەرێمی کوردستان میوانمان دەبێت. تەوەری دووەم و سێم هەردوو تەوەرەکەمان تەرخان کردووە بووی کە تەوەرێکی هونەری بێت و تێیدا میوانداری گروپی هونەری شەپۆلمان کردووە کە لە دووسپڕماتوە تەشریفیان هێنا و لێرە میوانداریان دەکەین و ئەوانش بەرنامەی پەیامی ڕۆژمان بۆ دەڕازێننەوە لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت کە پێشکەشتان دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. وەک هەمیشە بڕگەی یەکەمی بەرنامەکەمان پێشبینی کەشوهەوای شار و شارچەکانی کوردستان با بزانین لەم بڕگەیەدا کەشوهەوای هەرێمی کوردستان چۆنە پێکەوە بینەری دەبین. بەڵێ خۆشەویستان پێکەوە دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان و با پێکەوە بزانین چ گۆڕانکاریە بەسەر نرخی دراوەکان داهاتوە و دیارە هاوکارانمان ئاماژە بەوە دەکەن کە لە ئێستادا بەردەست نییە پاشتر ئەگەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە بڵاوکراوە دەیخینە بەردی دەوچاویەوە. پێکەوە دەچینە لای بڕگەی یادەوەری کە پێگاتوە لە بەشێ لە مێژووە گرنگەکانی بەرواری ئەمڕۆی ساڵانی ڕابردوو. 26 دوانزەی ساڵی 1993 لە دایکبوونی گەورە شۆڕژگەر و خەباتکاری گەورەی گەلی چین و خاوەنی سربەخۆی چین ماوت سی تۆنگ کە پاشتر بووە سەرۆکی حیزبی شیوعی چین و بە دامەزرێنەری کۆماری چین دادەنرێت. 26 دوانزەی ساڵی 1930 بڵاوبوونەوەی یەکەمین ژماری ڕۆژنامەی ژین لە سلێمانی لەلایەن پیرەمێردی شاعیرەوە. هەر لەو ڕۆژەدا یەکەمین ژماری ڕۆژنامەی بانگی کورد دەرچوو لەلایەن بنەماڵی بەدرخانیەکانەوە. دوای کودەتای ئیتیحاد و تەرەقی لە تورکیادا سەردەمی دەرکەوتن و گەشە سەندنی ڕۆژنامەگەری کوردی بوو چونکە هەستی نەتەوەیی لای کورد بە شێوەیەک چووە پێشەوە کە لەگەڵ گۆڕانکاریەکانی ناوچەکەدا بتوانێت هەستی مانە و بەردەوامی و بەرگری لە خۆکردن دروست بکات لای تاکەکانی کورد. ئەمە لە کاتێکدا پێشتر لەلایەن میقداد مەدحەت بەدرخانەوە ڕۆژنامەی کوردستان بۆ یەکەم جار دەرچوو لە شارەکانی قاهیرە و جنێف و لەندەن. 26 دوانزەی ساڵی 1972 کۆچی دوایی سەرۆکی ئەمریکا هاری ترۆمان 33هەمین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نێوان ساڵانی 1945 تا ساڵی 1953 بۆ ماوەی 2 خول لە 8 ساڵدا. ترۆمان پێشتر 83 ڕۆژجێگری سەرۆکی ئەمریکا فرانکلین ڕۆزڤێلت بووە، بەڵام بەهۆی کۆچی دوایی سەرۆکەکەیەوە ڕاستەوخۆ دەبێتە سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و پۆستەکەی لا جێگرەوە دەبێتە سەرۆک. ناوبراو یەکێکە لە ئەندامانی ئەنجومەنی پیرانی ئەمریکا. 26 دوانزەی ساڵی 1970
کۆچی دوایی شێخ موستەفا ئیسماعیل قورئان خوێنی بەناوبانگی میسری لە تەمەنی 73 ساڵیدا و کاتژمێرنەوەی بەیانی ڕۆژی هەینی. بەشداربوونی محەممەد ئەنوەر سادات سەرۆکی ئەو کاتی میسر لە مەراسیمی ناشتنەکەیدا ڕادەی کاریگەری و پێگەی شێخ موستەفا ئیسماعیلی دەگەیاند لە وڵاتی میسردا. شێخ موستەفا ئیسماعیل بە یەکێک لە کەسایەتیە کاریگەرەکانی بواری خوێندنەوەی تیلاوەی قورئانی پیرۆزدا دەنرێت لە میسر و ژیانی ئیسلامیدا. شێخ موستەفا ئیسماعیل لە ماوەی ژیانیدا توانیوێتی بە 19 جۆر لە مەقام هەموو قورئانی پیرۆز بخوێنێت و بەشداری دەیان میهرەجان و فیستیڤاڵی نێودەوڵەتی و هەرێمی کردووە بۆ قورئان خوێندن. هەروەها لە خوێندنەوەی تەجویدیشدا خاوەنی هەناسێکی درێژ و کاریگەر بووە. 26 دوانزەی ساڵی 1991 بەرەی ئینقازی ئیسلامی جەزایری بە سەرۆکایەتی سەرکردەی ئیسلامی عەباس مەدەنی توانی لە خولی یەکەمی هەڵبژاردنە گشتیەکانی گەلی جەزایردا سەرکەوتنێکی مەزن تۆمار بکەن و ببنە یەکەم و براوی ئەو هەڵبژاردنە. کاتێک لەسەر بنەمای فرەیی حیزبی ئەنجام درابوو، بەڵام هێزە بەرهەڵسکارەکان بە هاوکاری و پشتیوانی وڵاتانی ئەوروپا بە ئەنجامەکانی ئەو هەڵبژاردنە ڕازی نەبوون و پرەنسیپی دیموکراسیانی هەڵبژاردنیان پێشێل کرد و هەزاران موسڵمانی جەزایریشیان شەهید کرد. عەباس مەدەنی ساڵی 1931 لە جەزایر لەدایک بووە، بەرەی ئینقازی ئیسلامی جەزایری دامەزراندووە و ساڵی 1991ش توانی حیزبەکەی بکاتە براوی یەکەمی هەڵبژاردنەکانی ئەو وڵاتە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان تەوەرێکی وەرزشیە کە باز لە گرنگی تۆپی بالەوە گرنگی ئەم وەرزشە لە چیدایە و قسە و باسی زیاتر لەسەر یەکێک لە یاریزانیە نمونەیەکانی بواری بالەکەین. بەر لەوەی بچینە لای تەوەری بەرنامەکەمان راپۆرتێکمان لەبارەی ببورن لەبارەی ژیانی وەرزشی وەلید عارەب یاریزانی تۆپی بالە بۆ ئامادەکردوون. با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. بوونی خەون و خولیا بۆ گەیشتن بە هەر ئامانجێک تەنها باوەڕ بەخۆبوونی دەوێت بۆ ئەوەی خەونەکەت بکەیتە ڕاستی. وەلید تەمەنی 38 ساڵە و خۆشەویستێکی زۆری بۆ تۆپی بالە هەیە و خەو و خۆراکیشی بووەتە ئەو یاریە. وەلید بەهۆی بەرزی ئاستی لە تۆپی بالەدا گەیشتۆتە لووتکە، لەلایەکەوە مامۆستای زانکۆیە و لەلایەکی دیکەوە تا دێت هیوا و ئاوەتەکانی لە بوارەکەدا دێنێتە دی. وەلید عارەب توانی بە سەرکەوتووی بڕوانامەی دکتۆرە لە تۆپی بالە بەدەست بهێنێت. وەلید خۆویست نییە و توانەکانی پەخش دەکات، هەر بۆیە لە ساڵی 2016 فێرگەی تۆپی بالەی یانی هەولێری دامەزراندووە. توانای منداڵان و گەنجان لە وەشەدا بەرجەستە دەکات. بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە، ڕۆژێکی جیاوازە. من لە سەرەتای دەستپێکردنی یاریکردنم بە تۆپی بالە بۆ و هەر حەزیشم بەو یاریە بووە. دوای خوێندنی تاواکردنی کۆلێژم پەروەردەی وەرزشی بوو، لە دوای ئەو تاواکردنی ماستەرەکەم بوو. ئەمڕۆژ کە دکتۆریەکەم لە هەمان کاتدا هەمویان ڕەبتن بە تۆپی بالەوە، بە ئەو اختصاسە عەمەلیە کە بۆ خۆم هەمە ڕەبتم کردبوو لەگەڵ اختصاسێکی نەزەری تێکەڵم کردبوو بتوانم دکتۆریاکە پێبیمەوە. خۆشبەختانە ئەمڕۆ بە سەرکەوتوی دکتۆریاکەم تەواو کردو بتوانم ئەو هەموو کۆمەڵە شتەی کە تێکەڵم کردووە بەیەکەوە لە ناحیەی عەلمیەوە خزمەتێکی بچووکی شارەکەم و یانەکەم بکەم کە یانی هەولێرە لە ڕووی ئەکادیمیەوە بتوانین چەند یاریزانێک دروست بکەین بۆ ئەوەی لە داهاتوودا نمونەیەکی جوانی وەرزشیمان هەبێت. وەلید عارەب لە ساڵی 2000 دەستی بەیاریکردن کردووە لە یانەی هەولێر. ماوەی 10 ساڵ لەسەر یەک درێسی یانەکەی پایتەختی پۆشیوە. دواتر چەند جارێک ئاڵوگۆڕی یانەکەی کردووە لە نێوان هەولێر و پێشمەرگەی سلێمانی و شۆرتەی بەغدا و دوجار گەڕایەوە یانەی هەولێر و تا ئێستا بەردەوامە لە یاریکردن و کاپتنی یانەی هەولێرە. بەڕاستی نازانم بڵێم چی، هەموو ژیانی من بالەیە، هەموو ژیانی بۆم بەخشی. یەکەم شت ناساندنم لەناو خەڵکاندا بەهۆی بالەوە بوو. دووەم خوێندنی تاواکردنەکەی دکتۆریاکەم هەر لەسەر بالە بوو، بەهۆی بالەوەش بوو. سێم ژیانی هاوسەرگیری کەشم هەر لەسەر بالەوە بوو. یعنی ئێستا دەتوانم بڵێم تەواوی ژیانم بوویتە تۆپی بالە.
یعنی چۆن لەگەڵ بنەماڵەکەی خۆم و خانەوادەکەی خۆم و عایلەکەی خۆمدا دەژیم هەروەهاش بەبێوان ناتوان بژیم هەروەش ببێت تۆپی بالە ناتوانم بژیم بەڕاستی لە هەموو ژیاندا من دوێنێکە گفتوگۆی دکتۆراکەم کردو ئەمڕۆ لە تەمرین ئامادەمە یعنی هەر کەسێک کە لە زیاتی من بێ هەفتەیەک پێویستی بە پشوو هەیە بەڕاستی بەڵام ناتوانم بیرم لەوە کردوەوە کە ببم بەڕاهێنەر ئینجا ئەو بیرکردنەوەی من دەتوانن یانەکەمان ینی دەستەی کاجێریانە وەخود یاخود سەرۆکیانە یاخود سەرپەرشتای تیپەکەم بڕیا لە سەوداتن لەسەر ئاستی من کاتێک ئاستی من بە پێویست نەما بۆ یاریکردن یان پێشەوەی بگەمەوە ئاستێک کە بە کەلکی یاریکردن نایەن بۆ خۆم بڕیار دەدەم ئەگەر منیان قبول بوو وەکو ڕاهێنەر من بە خۆشحاڵیەوە ڕاهێنەری یانەکەم دەکەم بڵێ لەوانەیە زۆرە هەر ئەم ساڵ کۆتایی ساڵم بیتن و احتیمالیشی هەیە تەمرینی باشتر بکەم و بتوانم ئاستێکی باشتر پێشکەشکەم بەردەوام یاریکردن. پێشووتر وەلید 3 جار بووەتە پاڵەوانی یانەکانی عێراق لەگەڵ یانەکانی هەولێر و پێشمەرگەی سلێمانی و چەند جارێکیش بەشداری پاڵەوانتی عەرەب و ئاسیاشی کردووە لەگەڵ یانەکەی لە خولی کوردستانیش چەند جارێک لەگەڵ یانەکانی بووەتە پاڵەوان ماوەی 10 ساڵ لەسەر یەک لە هەڵبژاردە جیاجەکانی عێراق یاری کردووە لە پاڵەوانتیەکانی دەرەوە وەلید چەند وەرزێکیش وەک باشترین یاریزانی کوردستان و عێراق دیاری کراوە. حوسێن محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ هەولێر. بینەرانی عزیز راپۆرتەکە سارد نەبێتەوە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی پەیامی ڕۆژەوە وەلید عارەب عەبدوڵڵا یاریزانی نمونەی تۆپی بالە لە هەرێمی کوردستان میوانی بەرنامەی پەیامی ڕۆژە ڕاستەخۆ دەچینە لای بەڕێزیان و قسە و گفتوگۆ لەسەر ژیانی تایبەتی خۆی و گرنگیدان بە تۆپی بالە لە هەرێمی کوردستان دەکەین کاگۆلی زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێ بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ زۆر سپاس ئەگەر لێەوە دەست پێ بکەین دیارە راپۆرتەکە بەشێکی زۆر باس لە ژیانی جەنابتی کرد لەسەرەوەی کە چۆن تۆپی بالە بەلاتەوە گرنگە بە کورتەیەکی تر لە ژیانی خۆتەوەی کە لە راپۆرتەکەن باز نەکرا بۆ گەر باسیکی بۆ بینەران سپاس دەکەین. سەرەتا سپاس بۆ کەناڵەکەتان و سپاس بۆ ئێوەی بەڕێز و سپاس بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پێیام. بەڕاستی تۆپی بالە لە ژیانی مندا زۆر گرنگە لە سەرەتای ینی هەستکردنم بە وەرزش تۆپی بالە بووە تا ئێستاش هەر لەنا ئەو وەرشە بەردەوامە ینی وەکو کەسایەتێک کە لەگەڵم هاوڕایە هەموو کاتێک بێکەوەین لە خوێندنگاکەشمدا لە کۆلیژەکەم هەر لەسەر تۆپی بالەم لە ژیانی وەرزشیشم هەر تۆپی بالەیە ینی ئەوەی لەگەڵ تۆپی بالە دەیکەم پێم وابی لەگەڵ هیچ کەسێک نەم کردوێتە ئێستا چونکە لە بەلایانی کەم لە شەو ڕۆژێکدا ئەمن ینی هەتا ئەو کەسانی کە لە نزیک برادرە نزیکەکانیشم هەر بەهۆی تۆپی بالەوە ناسی و من ینی زۆر تایبەتە بەلای منەوە تۆپی بالە شتێک نییە بڵێم بتوانم لە بیری بکەم ئەگەر لە بیری بکرێتن چووکە کەسایەتێک کەسێکە وەکو بڵێن ئەمن دەڵێم کەسێکە ناڵێم تۆپێکە کەسێکە کە نزیکەی 20 ساڵە 20 شتێک ساڵە لەگەڵە من هاوڕایە و برادەرمە و بە هەموو ژیانمەوە سەفەرم کردووە لەگەڵی دانیشتم لەگەڵی ینی بە خۆشحاڵیەوە خۆشیم دیتێ لە تۆپی بالە ناخۆشیم دیتێ لە تۆپی بالە ئەوەی منی گەیاند بۆ ڕۆژە بەڕاستی هەر ئەو تۆپی بالەیە بووە. زۆر باشەمە بۆ تۆ ئەوەندە گرنگە 2000 تۆپی بالە بۆ ئێمە بۆ خەڵکی بەگشتی تا چەندە گرنگەوە لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی یەکێتی تۆپی پێی هەرێمی کوردستانە یاخود یەکێتی لیژنەی تیپە میلیەکانە چییە ئەو بابەتانی کە پەیوەستن بە تۆپیەوە تا چەندە گرنگی پێدەدەن؟ بەڕاستی ئەو گرنگی دانەوەکو پێویست نییە چونکە ئەوەی من دەیبینم لە تۆپی بالە تا ئێستا و گرنگی تەواوی خۆی پێ نەدراوە زۆربەی حتا گەبڵم یانەکانیش نەک تەنها یەکێتی تۆپی بالە هەتا یانەکانیش ئەوەندەی گرنگی بە تۆپی پێدەدەن ئەوەندە گرنگی بە تۆپی بالە نەدەن ئێمەش لەگەڵ تۆپی پێینەوە پێشمان خۆشە و یانەکانمان خۆش دەبێ و بەڵام ئەو خەڵکانەی کە مەسەرەن من 2 ساڵ مدیری ئەکادمی هەولێرێ بووم و هەر بۆ خۆشم ڕاهێنەری ئەکادمیەکەش بووم ینی هەندێک بنەماڵەم ناسی بە خۆشحاڵیەوە تا مەزرۆی ئەوەی بن مناڵەکانیان فێرە منداڵەکانیان فێرە تۆپی بالە بێتن لەبەر ئەوەی حەز و ئارەزوێکی تەواویان هەبوو ئەمن ئەوە نابینم لە ناوێچێتی تۆپی بالە بەڕاستی ئەوان دەتوانن فێرگەیەک تایبەت بەخۆیان بکەنەوە دەتوانن ینی دەعمێکی ئەو کەسانە بکەنەوە کە فێرگەیەکەکەن بڕاوکە من 2 ساڵ فێرگەیەکم هەبوو لە سەرۆکی دێچێتی تۆپی بالەوە تا دەگاتە ئەندامەکان ئەگەر 10 کەس بن هەشتیان دەزانی هەر فێرگەکەیەک بە ناوی تۆپی بالە کە لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێرە ئەوە بۆ خۆی کارەساتە تۆ کەسێک دێت هەموو ژیانی
هەشت سعات لە کۆلێژەکەی داوام دەکات دوای 8 سعات دەجاتی بچی سراحەتێک لەگەڵ ماڵ و منداڵەکەی بکە دێتن 4 ساعتیش فێرگەیەک بەڕێوە دەباتن چەند کەسیانێک لەبەردەستم کاریان دەکرد و لەگەڵ ئەوانەی کە خەریجی کۆلێژی پەروەردەوەرشی بوون یعنی ئەکادیمی بوون بەس لەبەر خاترەوەی خزمەتێکی بچووکی ئەو منداڵانە بکەین بڕوا بکەیت تۆ بارەم نەدیت بێ کەسم نەدیت 2 ساڵان ئەمن بەردەوام بووم ئەو ساڵیش بە تەما بووین بەردەوام بین لەبەر نۆژەنکردنەوەکەی هۆڵی داخراوی شەید فرانسۆ هەرێری نەمانتوانی بەردەوام بین ئینشاءالله پاش تاواکردنەکەی بەردەوامیش دەبینەوە کەسێکم نەدیت ڕۆژێک لە دەستخۆشی دێتەکەم دەسوە ئافرینێک بۆ تۆ بەڕاستی پشگیریەکی باش بۆ تۆپی بالەیە داهاتوێکی باش وەکو بە شێوێکی ئەکادیمی دروست دەکەی بۆ تۆ بەرە نەمدیت ئەوەش بە خۆی کارەساتە ئەگەر ئەمن سەرۆکێک بووم یاخود دەستەیەک لە ئەندامانی یەکێتی تۆپی بالە بم دەبێت یەکەم کارم بۆ بێتن چۆن بتوانم کەسایەتێکی تۆپی بالە دروستکەم کاتە تۆپی بالە چیمان پێ بەخشێت یا چیت هەیە بۆی کە هانی خەڵکی بدەیت بچن دەست پێ بکەن خۆیان فێری یا مناڵەکانیان بنێرن بۆی کە فێری تۆپی بالە ببن من ئەو تۆپی بالەیە کە بە منی بەخشی هەموو شتێکی بە من بەخشی بەڕاستی ژیانێکی تەواوی کاملی بە من بەخشی بەڵام بۆ ئەو کەسانێک کە چیان پێ بەخشێت من تەمەنا دەکەم ینی پێش ئەوەی کەسەکە خۆی بکاتن کەس ناتوانێتن خۆی پێ بگەینتن دەبێت لە یانەکانەوە زیاتر گرنگی پێ بدرێتن چکە یانەمان هەیە تۆپی بالەی هەر نییە یانە هەیە مەسەرەن هەیەی گرنگی پێ ناداتن یانە هەیە گرنگی پێدا فترەیەک دوای واز دێنیتن من ساڵ هەبووە لەگەڵ یانە بوومە یەکەمی عراق بووینە یاخود یەکەمی کوردستان بووینە دوای ئەو بەشداری خولی کوردستان و عراقمان نەکردێت تۆپی بالە ئەوانە کارەساتە دەبێت لە فێرگەکانەوە دەست پێ بکەن بەڕاستی بە شێوەیەکی ئەکادیمی بە شێوەیەکی دروست تا دەگەنە ئاستێکی ینی ئەگەر بڵێم جوانانیش بێ یاخود شەباب بێ ئەو کاتی لەگەڵ یانەکان بەردەوام بن ئەویش ئەگەر من کوڕەکەی خۆم بڵێم ئەتوو کاکەگەر بووبی بە باشترین یاریزانی هەرێمی کوردستان با نەک شارێکیش دەتوانی خۆت بژینی ئەو پارەیە کە وەری دەگری بەشی بژێوی ژیانی خۆت دەکا یان ئەگەر بزانم نایکاتن ناهێڵم بیکە ینی هەندێک شت هەیە بەڕاستی ڕاستە هیوایەتێکی تایبەتە بەڵام هەموو کەس وەکو من دکتۆریایەکی نییە لە جامعەیەک ڕاتبێکی تایبەتی خۆیە بیتن ئەگەر لە موچەیەک وەگرێ لە تۆپی بالا یان وەرنەگرێتن هەر یەک ببووی نەخێر هەندێک کەسێ ژیانی وەرزشی وای لە دەکاتن بتوانین ژیانێکی خۆش بۆ خۆی بەڕێوە باتن کەواتە نەبوون و مسۆگەر نەبوونی ژیان لەوە چێ هەلو دەرفەتی بە یاریزانبوونێکی باشیاوە پاڵەوانبوونی لە بەشێ لە زۆر لە یاریزانەکانی ئەمە سندۆتەوە 100% لەبەر ئەوەی من ڕۆژێک لە بیرمە 2007 بوو 2008 بوو یعنی یاریەکی زۆر باشمان کرد نازام لەگەڵ یانەیەک بوو یارەکەمان بردەوە سوتفەی کرد تەلەفۆنێکم بۆ هات ئەمش گوتم بە سەرچاوە ئیشاڵەت ئێوارێکە بۆت دێنم ساحەبی خانووەکەی من کرێتی بمە و کاتی کابراایەک لە لای من ڕاوەستا گوتی مامۆستا جەنابەت کرێتی گوتم باڵێ گوتی 3 ساڵ لە منتەخەبی عراقی کاپتنی نادی هەولێری جەنابەت کرێتی گوتی یعنی من منداڵەکەی من هیوایەتمەوەی ببێتە یاریزانێکی تۆپی بالا ئەگەر ببێتە وەلید عارەبیش دەبێتە کرێتی یعنی بۆ بالێ بکات دەی نێرمە تۆپی پێ 2 گۆڵ دەکاتن 100 میلیۆن وەردەگرێت هەر لەو کاترامن بیرم کردەوە مەسەرەن چۆن دەبێت زۆر ینی دقیقاً جیاوازیەک کێ دروستی کردووە کە تۆپی پێ 100 میلیۆن وەرگرێ و تۆپی بالە لە کرێچێت یا بژی ئەوە یەکەم شت لە یەکێتی تۆپی بالە ینی تۆپی بالای بچوو کردێتەوە لە سەرەتادا لەبەرەوەی ئەگەر ئەوان چەند گرنگی پێ بدەن یانەکان ئەوەندە گرنگی پێ بدەن تایبەتە بەوانەوە دووەم یانەکانیش دەوری سەرەکیانەیە یانەکانە ئەمن زمانێکە بووە مەسەرەن گرێبەستەکەی من 80 میلیۆن بووە 85 میلیۆن بووە موچەی ماگانە کەشم لەگەڵی میلیۆنێک بووە یعنی گەیشتینە نزیکەی 100 میلیۆن وەرمانگرتووە لەخوا بە زیادبی ئەمە خۆمان گەیاندا ئەو شوێنەی کە ویستمان بەڵام ئێستا نەماوە ئێستا گرێبەستی یاریزان 10 میلیۆن 5 میلیۆن ئەویش نییە ئەگەر بیدەنی یاخود موچەیەکی بدەنێ موچەکە بەشی دوو جلوبەرگی وەرزشی و هاتوچۆیەکەی ناکە ئەوانەش بۆ خۆی کارەسات بۆیش تمۆح نەماوە زۆر باش وا بێنە سەر فێرێکەکە دەستە چی لێ هاتووەوە چەند خەڵکیە چەند منداڵ چەند گەنجت پێگەیاندووە نزیکەی 80 بۆ 100 کەسیم هەبوو تقریبا لە فێرگەکە بە کوڕان و بە کچانەوە 2 ساڵ بەردەوام بووین بەڵام تەنها بەردەوام بوونەکەمان لە کاتی پشوو بوو ینی لە کاتی دەوام نەمان دەتوانی ساڵێک گوتم لە کاتی داوامیش بەردەوام دەبم بەڵام بینیم لە 80 کەس 10 کەس دێ 15 کەس دێ زەحمەت بوو بەڕاستی هەم کاتەکەمان تێک دەچوو هەم تەمرینەکانش ڕێکدەن دەکرد مەسەرەن لەو 15 کەسەی پێنجی ئافرەت کچ داتن منداڵ بوون دەیان کوڕداتن نەشم دەتوانین تێکەڵیان کەم چکە تەمرینەکانیان جیا بوو تەنها لە کاتی پشوو بەردەوام بووین 2 ساڵان خۆشبەختانە ئەمن لە خولێکی قوتابخانەکان دانیشتە بووم و خولێکی شەبابیش کراوە لە کوردستان دەتوانم بڵێم سەتا
پەنجە یاریزانەکانی کە یاریان دەکردوی فێرگەکەی من بوون ئەوە بۆ من زۆر بوو ینی ئەتو ئەگەر لە 2 ساڵەکەی من 6 مانگم تەمرین پێکردن چونکە هەر ساڵێک 3 مانگ بەس تەنها لە پشوەکان چەند یاریزانێکم دیت بە خۆشحاڵەوە ئێستا یاریزانەکانی خۆمان لە یانەی هەولێر ئەوانی لە دوای خۆمانە شەبابی هەولێر نزیکەی 6-7 یاریزانی خۆمە ئەوانەی کە لە ئەکادمیەکە لەگەڵم بوون ئەو ئەکادمیای منیش ئینشاءڵڵا لەگەڵ نۆژەکردنەوەی هۆڵەکەمان کە تەواوبوونی 100% بەردەوام دەبین و لەسەر کارەکانمان بەرەشێتین. جنابتان لە بواری عملی و ئەزمموونیەوە گەشتونەتە ئاستێکەوە ئێستا پەنجەی ئازایەتی و پاڵەوانێتیتان بۆ ڕاکێشێت لە بوارە ئەکادمیەکەشەوە لە بۆکۆی لە ڕاپۆرتەکەدا بینیمان دەبیتە خاوەن و وەرگری بڕوانامەی دکتۆرا لە بوارەکەی خۆتدا کۆکردنەوەی ئەم لایەنی تیۆری و عملیایان بۆ منە کردداری و نەزەریە تا چەند بۆ منە گرنگێکی زۆرترەدا بە بوارەکەیتەوە تا چەند ئەم بۆنی جەنابێت لە نێو زانکۆیەکە لە زانکۆکانی هەرێمی کوردستان واکە گرنگی و بایەخێکی ئەوتۆ بۆ وەرزشی بالە بگەڕێتەوە. بەڕاستی پرسیارێکی زۆر جوانە چونکە ئەگەر تا ئێستا ئیشم کردبێتن لەوانەیە بە خیبڕێکی خۆم و مەدانی ئیشم کردبێت لەوانێت چونکە نزیکەی 20 مدەڕیبی جیاجیام دیتێکە لەگەڵیان ڕاهێنانم کردووە بەڵام ئێستا گەیشتیمە شتێک کە وەکو بڵێم خۆم وەکو مدەڕیبێک ڕەفتار بکەم ئەمن تا ئێستا قوتابی دکتۆرا بووم باخ بڵێم یاریزانێک بووم پرسیارم لە خەڵک دەکرد بەڵام لە دوای بەدەستێنانی ئەم شادەیە خەڵک پرسیارم لێدەکات ئیدی گرنگی دانەکەی من لێرە ڕادەست پێ دەکاتن هەموو ئەو زانیاریانەی کە لە دکتۆرا وەرە خوێندومە یاخود لە ماستێرەکەم خوێندومە کۆم کردیتەوە بەڕاستی و چۆن ڕەبتی بکەم بە بەرنمەیەکی تەدریبی یاخود بەرنمەیەکی تعلیمی یاخود بەرنمەیەکی فێرکاری کە خزمەتێک بەو گەنجانە یاخود بۆ منداڵانە بکات لە فێرگەکە یاخود لە یانەکەشم چونکە منیش هەتا یاری ناکەم ینی تموحیشم هەیە بەڕاستی من کەسایەتیەکەم لە ناو عملیدا ینی ئەگەر بمکەنە هەرچی پۆستێک ئیداری بێنایکەم حەزم لە ئیشی ئیداری نییە بۆیە پێم خۆشە ئەوانە هەموو ڕەبت بکەم بتوانم خزمەتێکی ئەکادیمی جوانی ئەو کەسە بکەم کە لەبەردەستم پێی خۆشە فێر بێت. زۆر باشە گولی سەبار بە فێرکردن یا فێربوونی بالا ئێستا بۆ نمونە گەریاری جیمناستیک بینە بەرچاوی خۆمان دەبێت کەسێک بێ هێشتا منداڵ بێت ئەمەنی کەم بێت کە جسمی نەرم بێت بتوانێت بە ئاسانی حرکاتەکان بکە بەڵام بالا چ جۆرە کەسێک چ جۆرە تەمەنێک دەتوانێت لە ئێستەوە بڕیاری بۆ بدات چی خۆی فێر بکات. من لە کاتی فێرگەکەمدا ینی ساڵم تهدید کرد بوو لە مەسەرەن لە 10 ساڵ تا 14 ساڵ بەڵام هەندێک دایک و باوکداتن ینی بەتموحەوە منداڵەکەی 8 ساڵە یان 7 ساڵە وەرم دەگرتم گوت مشکلێک نەفێربی کوڕەکەی من 6 ساڵە هەر 6 مەهارەکەی هەر 6 کارهەمەکەی کە هەمانە وەکو من دەیزانێتن بەڵام بەبێ ئیمکانیەت لە بەرەوەی منداڵە چەند زووتر دەست پێ بکە باشترە گرنگ ئەوەیە لە خوار 6 ساڵ تۆزێک زەحمەت دەبی بۆی نەوەک تووشی پێکانێک بێت لە بەرەوەی هەرچەندە وەزنی تۆپی تایڕی تۆپی بالا مەسەرەن وەزنێکی خەفیفیەیە بەڵام لە پێشی 6 ساڵ تۆزێک زەحمەتە بۆ ئەوان بەڵام ئەمن بابی بووم هەموو ڕۆژ لە ماڵێ تۆپێکیم بۆ دێنێتن لەگەڵ من تەمرین دەکات دێمە خۆڵک داخراوەکان هەر لەگەڵ من دێتن تەمەنی لە تەمەنی 8 تا 10 ساڵ دەست پێ بکاتن یعنی ئەو کاتی خۆی دەناسێتن بەسەرەن بۆ چ پۆستێک دەبێت بۆ شتێک دەبێت 2-3 ساڵ بەردەوام دەبێت تا فێرە کارامەکان دەبێت بە شێوەیەکی گشتی ئەگەر کەسایەتێک تەمرینی پێ بکاتن دەتوانیتن مەسەرەن ئەو بەهرەیە لەو کەسایەتیدایە بۆ ڕافع دەبێت بۆ کابسێکی مەرکەز سوار دەبێت بۆ مەسەرەن خەت خەلفیەک دەبێت بۆ لیبڕۆ دەبێت ئەو کاتیا تو دەتوانی بڕارێک لەسەرەوەی بدەیت بەڵام ئەگەر لە 14 ساڵ و 15 ساڵ بۆ من هات چکە 14 ساڵ و 15 ساڵ یاری دەکەن لە خولەکاندا ئەوانە دەبنە ناشئین یاری دەکەن پێش ئەوە لە 10 ساڵات و بێتن 4 ساڵەکە ئامادەی دەکەی و 4 ساڵە هەموو شتێک فێر دەبێتن و دەتوانی چۆن کەسێک ئەگەر نەخۆش بێتن دکتۆرەکە لەوەی چاک تەشخیصی نەخۆشەکەی بزانانی لە عیلاجەکەی باشترە چکە من ئەگەر شانم بێشتنە و عیلاجێکی مەسەرەن ڕانم بۆ دانێتن سەقەت دەبم خەرا دەبم تێک دەچم بۆ ئێمە ژوایە ئەگەر ئەمن تەشخیصی بکەم ئەوی کەسایەتە بۆ چ پۆستێک دەبێتن ئەو کاتی دەتوانێتن بە بەهرەکەی خۆی لەسەر ئەو پۆستی خۆی ئیش بکاتن و بگاتەوە ئاستی کە دەوێت بەڕێی من لە 6 ساڵی ڕدەتوانێتن بەڵام ئەگەر بێ سەر یانەکان ناهێڵن ئەوە بۆ فێرگەکانە یانەکان لە 14-15 ساڵ کەمتر بێتن ئەسڵ ناگەڕن بێت تەمرینیشیان لەگەڵ بکە زۆر بە کوتی کاگوەلی 2000 ئاستی بەتایبەت تاکی کورد لە یاری بالەدا چۆن دەبینی و قسەت بۆ پێوە لایەنە پۆمیدارەکان بە بالە لە هەرێمی کوردستان چییە بۆی کە ئەو توانە باشەی کە تاکێکی کورد هەیەی لە بالای بتوان بەرجەستەی بکەن و بیاین کە بیانکەنە پاڵەوانی عراق و تەنەند وڵاتانی دەوروبەر بەڕاستی من ینی ئاستی کورد ئێستا بە پەنجەی دەست دەژمێردرێن کە ئەوانەی باشن پێشتر، من و بەڕێز دکتۆر عەلی تەها کە کاپتینی یانەی پێشمەرگەی سلێمانیە،
بۆ ماوەی چەند ساڵێک یانی 10 ساڵ زیاتر لە هەڵبژاردەی عراق یاریمان کردووە. دیمە گەیشتینە مەرحەلەیەک یانی ئەگە هەڵبژاردەی عراق لەبەر دەرگاکەمان تەبریم کار نەچین چکە وەڕست بین ئەوەندە سەفرات و ئەوەندە بەتوڵات بەشداریمان کرد لە دوای خۆمان نبینی مەسەرن یاریزانێک بڕوا بۆ ئەو شوێنە یاریزانی باشمان هەیە بەڵام نەگەیشتە و ئاستەی کە بتوانێت بە شێوێکی ئەساس لە هەڵبژاردە یاری بکە یاخود بیبن هەر بۆ دوو معسکەر تەدریبی. ئەمن پێم باشە ینی ئەو مەسئولانی ئێستا لایەنەکەی خۆم لایەنەی هەولێرم ینی نزبەیەک پارە هەیە کە دەدرێت بە یانەکەمان هەر لە سەری نووسرایە بۆ تۆپی پێی یانەی وەرزشی هەولێر حەقیان دینارێک بدەن بە تۆپی بالا یان حکومەتەکەشمان تۆپی پێەکەی دەوێتن مشکلەکەی مە لە تەنها لە یانەکە و لە یەکێتەکە نییە بەڵکو حکومەتەکەی من میزانیەکی تایبەت دەداتن بە هەولێر تایبەت بە تۆپی پێ ینی ئەوان حەدیان 5 میلیۆن دەربین بیدەن بە تۆپی بالا ئەوەش مشکلی ینی لەسەرەوەی خۆشمان هەر پارەکە بۆ تۆپی پێ ئەمەش لەگەڵ تۆپی پێینەوە ئەمەش تەمەنا دەکەین بەڵام هەموو یاریە گرنگی خۆی هەیە. بەڵێ زۆر سپاس بە بەڕێز وەلید عارەب عەبدوڵڵا یاریزانی وەرزشی تۆپی بالا زۆر سپاس بە ئومێدیەوەی ئینشەڵڵا هەمیشە لە لووتکە و سەرکەوتنا بتبینین و پاڵەوانێتی باش و گەورە بۆ تۆپی وەرزشی کوردستان بەدەست بێنین. زۆر سپاس دووبارە بەخێر. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز خۆشەویست. بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و لە دوای ناوبڕەکەەوە درێژە بە پرۆگرامەکەمان دەدەین. بەڵێ خۆشەویستان لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی کتێبخانەی گشتی هەولێر بەشێکی تایبەت بە نابینایان دەکاتەوە و لە ئێستادا نزیکەی 450 کتێب بە جۆری نووسراوی برایل هەروەها هەزارەها کتێبی دەنگی خراونەتە خزمەت نابینایانی کوردستانەوە با پێکەوە بینەری راپۆرتێکی پەیاملێرمان ئیمران ئەمیر بین کە لەو بارەیەوە بۆی ئامادەکردین. برایەڵ نووسینێکی بەرجەستەیە کە نابینیان لە ڕێگای لەمسی دەستەکانیان و بەسەر پیت و نووسینەکاندا دەتوانن بابەتەکان بخوێننەوە. کتێبی دەنگیش کە لە ستۆدیۆکان تۆمار دەکرێت لەم ساڵانەی دوایی بیسەرێکی باشی هەبووە و نابینایانیش بە پێویستی دەزانن کە گەشەی زیاتری پێ بدرێت و خۆشحاڵی خۆیان بەکردنەوەی بەشێکی تایبەت بە نابینایان لە کتێبخانەی گشتی دەربڕی. ئەمڕۆ ئەم بەشە لە کتێبخانەی زەیتون ئەکرێتەوە بەشی نابینایان کە پێکاتوە لە کتێبی برایل و تۆماری دەنگی کە تایبەتە بۆ نابینایان. مەبەستیشمان لەم کردنەوەی ئەم بەشە بۆ برەودان بە توانای نابینایان و زیاتر ڕۆشنبیرکردنیان کە ئەوانەیە وەکو هەموو کەسێکی ئاسایی زیاتر ئاشنا بن بە زانیاریەکان و بە ئاگاداری ڕووداوەکانی جیهان بن بەو مەبەستە حەزمان کرد زیاتر هاوکاری نابینایان ئامادەکردنی کتێبی پەرتوشی برایل بە شێوەیەکە بە شێوەی برایل نووسرا. ئێمە وەکو یەکێتی نابینانی کوردستان هەستاین بەکردنەوەی ئەو بەشە لە کتێبخانەی زەیتونە لە شاری هەولێر کە زۆر سوپاسیان دەکەین کە کۆمەڵێک کتێبمان لێودانەوە زیاتر لە 400 کتێبی برایل و هەندێک کتێبی دەنگیشمان ئامادە کردووە کە لە داهاتوودا ئەو کتێبان لێرە دادەنین بۆ خزمەتکردنی نابینیان ئەو نابینانێک کە دێن سەردانی ئێرە دەکەن کۆی کە دەوێت هیواتی و ئارەزوی خوێندنەوەی کتاب هەیە کە بێبەش نەبێت لە خوێندنەوەی کتاب. ڕێژێکی زۆر نابینامان هەیە کە حەزیان لێ بخوێننەوە حەزیان لێ خۆیان ڕۆشنبیرکەن حەزیان لێ توانە عەقلەکانیان بەسەر بێخن حەزیان لێ بزان لە یعنی ڕۆشنبیری گرنگێکی هەیە بۆ کۆمەلگا بتوان کەلتور ئاراستە بکەن بتوان خۆیان لەگە خەڵک بگونجێن لەوەی کە مزمێک نابێنامان هەیە ناتەنێوەکو ئەگەر نەخوێنیتەوە ئەگە خۆی تەسقیف نەکە ئەگەر خۆی پێش نێخێ ڕەنگە نەتانیوەکو پێویست خۆی لەگە کۆمەلگا بگونجێنی کە خۆش لەگە کۆمەلگا نەگونجێنی ئەوە دەبیتە هۆی دواکەوتنی ئەو نابینیان لە ڕووی عەقلی و لە ڕووی فکری و لە ڕووی ڕۆشنبیریەوە. یەکێتی نابینیان لەگەڵ ڕێکخراوی گەنجانی نیشتیمان بە هاوکاری ئێمە کە توانیمان هۆڵێکیان بۆ دابینکەم بۆ یەکەم جار لە هەولێر بەشێکە کرێتەوە بۆ نابینایان کە کتێبەکان زیاتر بە لەم سەکرێ بە پەنجە لەسەری دەتوانن بەبێ ئەوەی کە تەماشاکەن وشەکان بخوێننەوە و لە داهاتوودا بە تەمان کتێبی سەوتی یا دەنگیان بۆ دانین کە هیوادارم هاوکاری بکرێن لە هەموو لایەکەوە. ئەو کتێبخانەیە گرنگێکی زۆری هەیە بۆ نابینان لەبەرەوە ئەوانش هەست بە خۆیان نەکەن کە بێن خۆیان ڕۆشنبیرکەن و نابینایی تەنها لە چاو نییە هەندێک جارە بینی هزر و بیرروبۆچنی مرۆڤ نابینایە
دەبێت ڕوح و دەرونی مرۆڤ هەمیشە بینابێ ئەو کات دەتوانم بڵێن کە کەسێکی دەتوانە ببینێ و نابینانیە. لە کتێبخانەی گشتی هەولێر بەشێکی تایبەت بە نابینایان کرایەوە کە پێکاتوە لە 450 کتێبی دەنگی و 1000 کتێبی جۆراوزۆری برایل. نابینا و خاوەن پێداویستیە تایبەتەکان بە گشتیە و چینە فەرامۆشکراون کە حکوومەتی هەرێم نەیتوانیوە ژیانێکی شایستەیان بۆ دابین بکات، بەڵامەوەی ئەوانی وەک توێژێکی زیندوی کۆمەڵگا هێشتۆتەوە بەهرە و توانا و لێهاتووی شەخصی خۆیانە کە سەلماندویانە هیچیان لە خەڵکی دیکە کەمتر نییە و لە ناوەندە جیاوازەکانیشدا خاوەن توانایەکی جیاوازن. عیمران ئەمیر لە شاری هەولێرەوە تایبەت بە پەیامی ڕۆژ. بەڵێ خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت تەوەری دووەمی بەرنامەکەمان تەوەرێکی هونەریە بێ. ئەمڕۆ لە نێو بەرنامەی پەیامی ڕۆژەوە هەوڵ دەدەین بە کۆمەڵێ لە بەرهەمە ئەدەبیەکانی گروپی هونەری شەپۆل کە لە دووسخورماتەوە تەشریفیان هێناوە بەرنامەکەیان بۆ ڕازاندوینەتەوە دڵ و دەرونی ئێوەش بڕازێنینەوە بە بەشێ لەو ئەشق و ئەبینە ڕاستەقینەی کە مرۆڤ بەرامبەر بە معشوقی ڕاستەقینەی خۆی کە خوایە جەل لە جەلالوه و بەرامبەر بە پێغەمبەرە خۆشەویستەکەی و صلی الله علیه وسلم دووپات بکاتەوە. هەریەکە لە بەڕێزان مامۆستا هاوار داودی کاک ئومێد ئەحمەد و ئەو خۆشەویستانەی دیکە زۆر بەخێر بێن تەشریفتانێنا لە دووسخورماتەوە خۆشحاڵ بووین بەرنامەکەتان ڕازاندەوە. زۆر بەخێر مامۆستایان جەنابتان ئەمڕۆ وەکو شاعیرێک بەرنامەکەمان بۆ ڕازێنەوە. سەرەتا پێم خۆشە باسێکی هونەر و بەهرەی شەعر نووسینی خۆت لە کێوە دەستت پێکردو و ناوەڕۆک و بوارەکانی شەعر نووسینت چین و کامانن؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دیارە ئینسان خۆی لە خۆیە کە دێتە دنیاوە خوای گەورە کۆمەڵێ بەهرەی پێداوە جا هەیە ئەو بەهرانە دەرئەخات هەشە بەهرەکانی قەتیس ئەکا بەداخەوە کۆمەڵگەی ئێمە ڕەنگە بارودۆخ یارمەتی دەر نەبێ بۆ ئەوەی زۆر کەس هەیە بەهرەیان هەیە بەڵام نەیانتوانی و بەهرەکانیان دەربخەن. سپاس بۆخوا من لە تەمەنی مناڵیەوە خولیای شعر بووم لە سەرەتای خولیاکان ینی دەربڕینی خولیاکانم بە شعر دەست پێ کرد بەڵام یەکەم بابەتم نووسین بوو لە ڕۆژنامەکان دووهەم بابەتم شعر بوو. سەرەتا حەزم بە شعرە کرد بەڵام وا گونجاکە یەکەم بابەتم لە یەکەم با بڵین لە ڕۆژنامەکانە نووسین بێ لە ساڵی 2003 یەکەم بابەتم بڵاو بۆەوە. دوای ئەوە دەستم کرد بە بڵاوکردنەوەی شعرەکانم لە ڕێگای کۆمەڵێک گۆڤار و ڕۆژنامەکانی کوردستانەوە. جا شعر خۆی لە خۆیە ئەبێتە مایەی دڵدانەوەی شاعیر شتێک ئەیەوێت دەری بڕێ ناتوانێ ینی گونجاو نییە مەسەر لە هەموو شوێنێ لە هەموو جێگایە بۆ خۆی لەگەڵ خۆیان ئەدوێت بابچین لایەکێ لە بەرهەمە شاریەکان بەڵشیت بۆ ئامادەکردوین کامەد پێ باشەکەەوە ئێستا پێشکەش کورتە شعرێک دیارە لەسەر ڕێچکەی شاعیرانی قەدیم بەڵێ پێم خۆشە پێشکەشی ئێوە و بینەرانی بکەم. خۆشحاڵیەوە سەعیدم بە تۆ لە غەم بەعیدم یەک دیداری تۆ دەبێ بەعیدم لە قوربی تۆیە بائین و بوعدی ئەو لە حوبی تۆیە مەستم لە بغزی ئەو کە تۆم هەبێ با هەر نەبێ ئەوەی هەیە لە تاوی تۆیە هەر دەڵێم قیامەتکەیە دڵم گەربێت و دەربێ و بێتە سەر نەخشەی باڵاتە لە خوار تاکو سەر جانی جانم یەک نەزەر لە عاشقت بابێ منی خادم ئەمەل بە تۆم فەیزی ئیحسانت بابێ قوربان قوربانم گەر بکەی ئیشارەی ڕەزا دەبێ بەعیدم ڕۆژی کەیفە زەمین تا فەزا. کاکومێت بابینە لای جەنابەت کاکومێت لەکەیەوە دەست بە
ئەم هونەرە ئیسلامیە کردووەوە ئایا بەرهەمی تایبەتی خۆت هەن چی و چینەوە بەرهەمانەی کەم ڕوو حازرت کردووە پێشەشی بینەران وێمە بکەیت. زۆر سپاس بۆ جەنابتان. زۆر بەخێربی. بەخێربی. ئەمە گوتی پیشەپۆل ساڵی 2000 تقریبان ئەم تیمەڕۆ کردووە و ئیدەر لە شارەکانی تر و شاری خورمات و کەرکووک و سلێمانی و لە زۆربەی بۆنەکان و فستیڤالە بەشداریمان کردووە. ئیتر بەرهەمی تایبەتیش بە خۆم هەیە کلیپێکمان هەیە تقریبان 12 تراکە لە حەلەب چاپم کردووە کات خۆی پێشەوەی ئەو ڕووداوانی ڕوودا لەوێ زۆری و سرودانی کە دەیانکەیتەوە بە ئاوازیان بەبەردا دەکەن شعرەکان هیچیان چه جۆرە شعرێکن؟ وڵای شعرەکانی ئیمام مۆسعەب کەریمی مدەڕیسە مامۆسای نامی ئیتر یەک دوو شاعری لای خۆمانن مامۆسا ڕەمەزان کەرکووکی هەوینی عەشق مامۆسا غەزالی لە هەولێر دەستخۆشی لێگەم کە جەنابی زۆر ماندوو بوو لەگەڵمانە کاک ڕەمەزانیش هەر زۆر ماندوو بوو لەگەڵمانە ئاوازی بەماندانە و هۆنەراوی جەنابی بوو. ئەمڕۆ چیت بۆ حازر کردوین؟ ئەمڕۆ ئینشاڵڵا شتێکمان حادث کردووە. بەرهەمی یەکەمت لەسەر چییە و چۆنە؟ شعری مام مۆسعەب کەریمی مدەڕیسە شعری سێری حاڵەکەم بە مەقامی حیجاز دەست پێ بکەین ئینشاءڵڵا. فەرموو. سری حاڵەکەم سری حاڵەکەم ئازیزی زانای سری حاڵەکەم دڵبەری دڵدار خۆش جەمالەکەم خاوەن پایەکەی پڕ کەمالەکەم عمرێکم دانا لە سەودای تۆدا بەڵکو جارێ بێت بۆ ناو ماڵەکەم بپرسی حاڵی پەروانەی شەمعەت چڵۆن شەیدا و پشێ و حاڵەکەم دڵ بوو بە بوریان لە تاوی فیراق دڵ بوو بە بوریان لە تاوی فیراق یانی سوتاوە کۆی زوو خاڵەکەم بەسەرنی چیرە وا ڕامەبوورە گوێ بگرە لە دانگ ئاهوناڵەکەم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم الحمد لله منشي الخلق من عدم ثم الصلاة على المختار في القدم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مرقدي باكي هيا لمدينة منور لبربايا مدفون حضرات صديق
الكونين والثقلين والفريقين من عرب ومن عجم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا أيها النبي هو الكوكب الدري يا أيها النبي هو الكوكب الدري أنت إمام الحضرة سلطانها الغيبي أنت إمام الحضرة سلطانها الغيبي همتك الفعالة ويدك الهطالة همتك الفعالة ويدك الهطالة وأنت الرسالة آمينها القوي وأنت للرسالة آمينها القوي أيها النبي هو الكوكب الدري يا أيها النبي الكوكب الدري أنت إمام الحضرة سلطانها الغيبي أنت إمام الحضرة سلطانها الغيبي بدت بك الآثار ولألأ الأنوار بدت بك الآثار ولألأ الأنوار وأنت يا مختار في الكائنات حي يا أيها النبي والكوكب الدري يا أيها النبي والكوكب الدري أنت إمام الحضرة سلطانها الغيبي أنت إمام الحضرة سلطانها الغيبي أمان 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 سرم دانا ولا سريريتا بلكو والبقرين زاونا لكام بزيد دابي لسر أحوالم يا رسول الله بزيد دابي لسر أحوالم من كزنداني سياد شالكام نامي بناود رزقاري نابي دستي راكيشا بقرا بالنكام سلوا الحبيب محمد خۆش بێ زۆر سپاسانەکەین ڕەحمەت بۆ گیانی مامۆستای مەدەڕیسیژ ئینشەڵڵا مامۆستا هاوار لەوەتەی کە جەنابتان چاوتان کردوتەوە بینەری دیمەنی پڕتراژی دی و جیاوازیە چینایەتی و مەزەبیەکان و بەتایبەت لە ناوچەدا بڕێنراوەکان دەسەڵاتی زۆر جار ویستویەتی جیاوازیەکان تۆخ بکاتەوە تاوەکو خۆی سەرقاڵ بێ بە ئامانج و بەرنامە و بەرژەوەندی خۆی و خەڵک وەکۆڵێ
بەکژیە کابچن ئەمە چه هەستێکی لای تۆ دروست کردو یا تا چەند ئەم جیاوازیە چینایەتی و ستەمکردن لەوانی دیکە بۆتە هۆی بزواندنی هەستی شاری تۆ و چه بەرهەمێکیشت لەو بارەیەوە بەڵێ دیارە هەر شاعیرێ لە هەر جەوێکا بژێ ئەو جەوا و بارودۆخەکەی وای لێکا ڕنگدانەوەی هەبێ لە وشەکانیا لە دەربڕینەکانیە شاعیر ئەگەر ڕووداوەکانی دەوروبەری خۆی نەخاتە چوارچێوەی وشە شعریەکانەوە بەڕاستی ئەو شاعیرە نقصانە ینی تەواو نییە لە ڕووی ئەداکردنی ئەو وەزیفەیەوە کە خۆی خولیایەتی و کاری بۆکە بۆیە زۆر پێویستە شاعیر ڕووداوەکانی ڕۆژگار بخاتە سەر قاقەز و بۆ داهاتوو جێی بڵێ بۆ ئەوەی جگە لەوەی با بڵێن جگە لەوەی شعر بێ بابەتێکی ئەدەبی پێشکەش ئەکا لە هەمان کاتیشە بابەتێکی مێژوویش جێ بڵێ لە ڕووی دانان و ڕێخستنی ڕووداوەکان بە شێوەی شعری من یەکێ لە شعرەکانم کە بەڕاستی ینی بارودۆخێکی زۆر هەستیار وای لێم کرد ئەم شعرە بنووسم ئەویش دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دوای 50 ڕۆژ لە 12 ئەوە بوو پێکاتەی کوردی لەو شارە بە تەواوی ئاوارە بوون و کەسیش نێ ئەتوانی بڕاتە ناو شار ئیلا لە ئاستی فەردانە بێدانەدانە ئەویش ئەڕۆیشتن بە ترسەوە ئەڕۆیشتن تەماشای خانۆکەیانە کرد یا تەماشای کارگەکەیانە کرد چێشخانەکەیانە کرد بزان ڕۆخاوە نەڕۆخاوە دزراوە نەدزراوە ئەویش لە ئاستی تاکە فەردیە بەڵام وەکو وەفد و کۆمەڵە کەسێ یا گروپێک بڕوا و دەرگای دانوستان بکاتەوە یان ڕێخۆشکەر بێ بۆ گەڕانەوەی ئاوارەکان هەوڵ بدا بۆ ئەوەی بارودۆخی خورمات و ئارام بێتەوە یەکەم جار بە شێوەیەکی فەرمی ئەوە بوو وەفدێکم تەشکیل کرد لە 12 ڕۆیشتین بۆ شار بۆ سەردانیکردنی لایەنە پەیوەندیدارەکان چی لایەنی ئەسکەری بێ لایەنی سیاسی بێ دەسەڵاتی شاری ئەو کاتە بێ ڕۆیشتم زۆر ینی وەزعێکی ناخۆش بارودۆخێکی ناخۆش شارێک پێش 16 ئۆکتۆبەر ینی لە 15 ئۆکتۆبەرە سیمای کوردەواری پێوە دیار بوو بەڵام وەزعەکە بە تەواوی گۆڕا بوو ئەو وای لێم کرد ئەم شعرە بنووسم لەسەر شێوازی شعری ئازاد ناونیشانەکەی کە چوومەوە بۆ شار کە چوومەوە بۆ شار دەواازەی شارم بەتەم و مژ هەڵچنرا بوو خەندە و سۆزی جارانی نەما بوو وێنەی شەهیدانی شارم بە پەنجەی ڕق و کینە دڕابوون کە چووم لە چوونی خۆم بە گومان بووم تۆ بڵێ ڕێگەم وێڵ نەکرد بێ تۆ بڵێ ئەم شوێنە قەزایەکی خواروی عێراق نەبێ کە چووم بە بینینی پیرەپیاوێکی جامانی بەسەر سەرسام بووم لە دڵی خۆم داوتم تۆ بڵێ مام حاجی چی بکە لێرە کە چووم مام سەلامی دۆستم بە بینینم ڕاچەڵکی و واقی وڕما تۆ بڵێ مامۆستا چی بکە لێرە چوونم نامۆ بوو مێزەری سرم نامۆ بوو جبەی بەرگم نامۆ بوو هەمووی نامۆ بوون بەو شارە خەڵکی هەمووی لێمیان دەڕوانی و سەریان سوڕما بوو کە من چی دەکەم لێرە کە چووم حەی جەمیلە بەقەدەر جوانەکەی جارانی غەمی لێ دەباری کە چووم حەی جەمیلە بەقەدەر جوانەکەی جارانی غەمی لێ دەباری بەقەدەر خۆشیەکەی جارانی پرسە و ماتەمینی دەگێڕا کوچە و کۆڵانەکانی لە بێدەنگیدا دەیان ناڵاند شوێنی یاری مناڵان پێناسەی چۆڵی شاریان دەکرد لە جیاتی گڕووگاڵی مناڵان وێنەکانیان لەسەر زەوی لە حاڵیان دەدوان هەرچەند چاوەکانم دەگێڕا لە مام ناسری دراوسێ زیاتر کەسی ترم نەبینا
ئەی خودایە هاوار من لەکوێم و ئەو خەڵکە لەکوێن و ئەم بە تەنها چی دەکا لێرە. ڕستەکان کاکمێ دێنەوە لای جەنابەت بەو بارودۆخی کە بەسەر دووس خورماتوە هاتووە تۆ چە بەرهەمێک تێ بە تایبەت پێوەست پێ بە نیشتیمان بە خۆشەویستی نیشتیمانەوە بە تایبەتی. وڵا قوربانگیان 12 تراگی کە تۆمارم کردبوو هەر هەمووی لەسەر مەدحوستایشی پێغەمبەرە و ناجاتە خی گەورەیانشان تر ڕاستەکەی شەڵا شتێکی تازەم بەدەستەوەیە سەر نیشتیمان باشە بەڵام جارێ لامەدە کاریان ینی خەریکە ئیشی لەکەین. زۆر باشە بەرهەم چیتر ئامادە کردو بمان بۆیە لەبەر کەمی کات ناچاری داوای بەرەمەکان ڕاستەکەی خۆیان شەریکی مامۆسا ڕزوانی شارە زوریم ئامادە کردو ئینشاءڵڵا لەسەر خۆشەویستی پێغەمبەر و سەڵاواتدان بەتایبەت سبەی جومای و ئەمڕۆ پێنجشەمە ئینشاءڵڵا سەڵاواتدان لەسەر پێغەمبەر چینە زۆر بێ بەرەکەتی ئینشاءڵڵا فەرموو. صلوات بدل أبخشي صفا تشوي دوار رجا يا دي مصطفى هم الرجال مدينة لمزگەوتی پێغەمبەر تێکەڵ دەبوو بەجارێ بۆنی خۆش بۆنی عەمبەر تێکەڵ دەبوو بەجارێ بۆنی خۆش بۆنی عەمبەر دەنگی بانگی بیلال و نۆری ڕوخساری پێغەمبەر سەرن تاپای یەثریبی کرد بە مەدینەی مونەوەر ناود ئەوەندە شیرین و جوانە عاشق دەکاتە مەست و دێوانە ئەبێ دیدارت چەندە شیرین بێ قوربانی تۆ بێ ئەم ڕۆح و گیانە ئەمڕۆ سەڵاوات ئەکەین بە دیاری بۆ سەر حەزرەتی ئەحمەد و یاری بێ بەشمان نەکا خودا لە دیداری ئەبێ چەند خۆش بێ لیقای نازداری سالم لەسەر تۆ یا ڕەسوول الله سالم لەسەر تۆ یا ڕەسوول الله سالم لەسەر تۆ يا حبيب الله سارت يا رسول الله بوش فاخرنا كاين بو پیغمبرا بوش فاخرنا كاين بو پیغمبرا كابو أنبياء هر أو سروارا كابو أنبياء
هەر ئەو ساروارە سالم لەسەر تۆ یا ڕەسوول الله سالم لەسەر تۆ یا ڕەسوول الله سالم لەسەر تۆ یا حەبیب الله سالم لەسەر تۆ یا ڕەسوول الله ئەی پێغەمبەری ڕەهبەری ئیسلام ئەی پێغەمبەری ڕەهبەری ئیسلام برژێ بەسەر تا الصلاة سلام برژێ بەسەر تا صلاة سلام سلام لەسەر تۆ یا ڕەسوول الله سلام لەسەر تۆ یا ڕەسوول الله سلام لەسەر تۆ یا حەبیب الله سلام لەسەر تۆ یا ڕەسوول الله پێغەمبەرەکەی خۆشەویستی خوا پێغەمبەرەکەی خۆشەویستی خوا هیچ کەسی ترت نەهاتوە لە دوا هیچ کەسی ترت نەهاتوە لە دوا سالم لەسەر تۆ یا ڕەسوول الله سالم لەسەر تۆ یا ڕەسوول الله سالم لەسەر تۆ یا حەبیب الله سالم لەسەر تۆ یا حەبیب الله دەمتان خۆش بێ. زۆر سپاس کاگنێت مامۆستا لادنیۆلای جەنابەت لە بابەتی شعرەکانی خۆتا چیترت هەیە لەوەی کە لەسەرت نووسی بێت تایبەتمەندیەکی بە خۆتەوە وەرگرتی بێ تا چەندە شعری حڕ و ئازادی نووسینت هەیە؟ بەڵێ جارێ سەرەتا من حەزم بە شعری کلاسیکیە کرد دوای ئیتر یەکەم بابەتیشم کە بڵاو بەوە شعری ئازاد بوو لە بیرم دێ لە ڕۆژنامەی خۆرنەوەزان بوو وەختی خۆی لە شاری کفری دەرەچوو بە ناوی ژیانەوە بەڵام خۆی لە ئەسڵدا من زیاتر خولیای کلاسیکیم پێخۆشترە ئێساش پێم خۆشە لە چەند دێڕێکە دێڕە شعرێک پێناسەی دەسەڵاتدارانی ئەم کاتە بکەم ئەگەر پێتان باش بێ فەرمووەسەیەن دەوری جاهیلە سەردەمی علوم جاهیل حاکمە بەچینی مەزلوم کێ دینی نەبێ زیاتر ڕەوایە بۆ بێڕەوشتی سەری سەودایە ئەوەی نەما بێ تینی وەلایە بۆ خاک و وەتەن ئەزمەی وەفایە لە درۆ پێشەنگ لە ڕاستی دوورن دڵیان ڕەش و پیس بێبەش لە نورن بۆ پۆست و پلە شەیدا و بێهۆشن بۆ پارە و سەروەت تەواو بەجۆشن تیجارەت دەکەن بە خوێنی میلەت وڵات دەخەنە گێژاوی زیلەت واریسی سوڵتەن مالیکی خاکن دۆستی خراپ و دوژمنی چاکن پیا و پیاوەتی نەما بە هەوڵیان نیشتیمان دۆستان نەماوە دەوریان دزینی قوت و بجەی نیشتیمان خاکیش دەفرۆشن بە نرخی هەرزان
ژێر و سەری ئەرز مڵکی ئەوانە ئەوداڵی دزین ڕۆژ و شەوانە دەمێکەوەتەن بەوان زەلیلە خەڵکی وڵاتم گورگیان دەلیلە لەوەتەی هەبوون بەڵاو نیقمەتن عەبدی شەهوەت و دووری حکمەتن بۆ دین و ژیان دژ و نەیارن لە هەڵەی مێژوو بێباک و عارن. کاگمێت لە بابەتی هونەری ئیسلامیە ڕەنگە دووس خورمات و بە حکمی ناوچەجێ ناوخۆکانەوە جیاوازیەکی بێت لەگەڵ شارەکانی هەرێمی کوردستان ئێوە چۆن برەو بە هونەری ئیسلامی لەوێ ئەدەن و چیتان کردووە ئەو ئیمکانات و پێداویستیانی کە لە بەردەستانە هەن جگە لە هیمەت بەرزی خۆتان چیترتان لە بەردەستا هەیە؟ باسی ئیمکانێتت کردووەمانە نمۆک و ئیمکانێت شتیوە لە شاری خورمات و ینی تەنها احتیماد لەسەر خۆمانەکەین کە ئەو مامۆسا و دۆست و ئەحبابانەی کە یارمەتیمانەدەن. یارمەتیەکەی ئەوانە چۆنە؟ وڵای یارمەتی ئەوانە ینی لە ڕووی مادی و معنەوی و زۆر جار یارمەتیدان شەرت نییە مادە بێ، معنەوێتی زۆر گرنگە. مەسەلەن ینی کەسێک کە هانت بدا شتێک بکەی ئەویش خۆی لە خۆیان زۆر گرنگە. لا ئێمە ڕاستیەکەی ینی کەس ئاوڕێکمان لێ ناداتەوە، ینی وەکو کەناڵ و پشتیوە ئێمە بە تایبەتی ئیجتیماعی زۆر لە کەناڵ ئیسلامیەکان هەیە بە تایبەتی ینی سپاسی جەنابتانەکەین ینی کە ئێمەتان بانگیان شیر بۆم بەرنامە لە خزمەتانە ئەرکی سەرشانی خۆمانەوە کۆی کە زیاتر لەمەش کە ئاوەرتان لێ بدەینەوە میوانداریتان بکەین بەهرەوەی توانای خۆتان لەو ڕۆ کە هەتانە خزمەت بە هونەری ئیسلامی بکەن. بەڵام بیانی بەڕێوەبردننی گروپ یا دانانی گروپ دەبێت خەڵکێک پەروەردە بکەی پێ زیات پێی خەڵکێک پەروەردە بکەی زیاتر بۆ نمونە پێی بگەێنی بۆی کە ناو دەربکە. ئێوە چەند کەسن گروپەکەتان ئەگەر باسێکی گروپەکە بکەیت چۆنم برایانە پێگەشتوون فێری دەفلێدانە دەنا خەڵک گروپتان هەیە لەوەی کە خەڵکێک یا شوێنێکتانێ خەڵک فێری دەفلێدان بکات؟ ئێمە گروپەکەمان قوربانگیان ئاوا لە کاتی 2000 تقریباً 2000 تا 2005 مامۆستا هیوا تاهێر ئەو گروپەکەی دروست کرد و با بڵێن کە خاوەنی بیرۆکەکە بوو. سپاسێکن لێرە بەڕاستی مامۆستا هیوا زۆر ماندوو بوو لەگەڵمانە. دوای مامۆستا هیوا مامۆستا هەڵۆ ئەمین زۆر ماندوو بوو لەگەڵمانە، ئەویش مامۆستامە زۆر یارمەتی دەرمیدا. ینی ئەگەر ئەو نەبووایە من نەمەتوانین ینی کە ئەم گەشتن ئەم ئاسوشتە سپاسێکم بەڕاستی زۆر ماندوو بوو لەگەڵمانە. ئیتر مامۆستایانی خۆمان مامۆستا ئەمجەد و جنابی مامۆستا هاوار و ماندووە بوون لەگەڵمانە بەڕاستی. دەستیان خۆش بێ عەرەبێک. سپاس. بەرهەم چیترت هەیە کە پێشەشمان بکەین؟ بەرهەمێکی عەرەبیمان هەیە ئینشاءڵڵا. طبعا دووس خورمات و جگەلەک و کورد و عەرەب و تورکمانیشی تیا لە دیوە تورکمان و عەرەبەکەش سرودتان هەیە هیچ؟ ئێمە بەڵێ شارەکەمانە تەمان کە تورکمانشی لێیە سعودی تورکمانیمانیش هەیە. ئێستا خۆت تورکمانی و عەرەبی و تورکمانیشمان بۆ بڵێ ئینشاءڵڵا لە خزمەتتان هەیە. ئێستا عەرەبیەکەمان پێ بڵێ دواییش ئینشاءڵڵا. ودوني وبطيبة خلوني ودوني وبطيبة خلوني لطه رسول الله لطه حبيب الله عنه لا تردوني عنه لا تردوني يا صاحب الحضرة وقبة الخضراء يا صاحب الحضرة وقبة الخضراء أنت حبيب الله أنت حبيب الله والله أي والله ودوني طه حبيب الله
عنه جئنا إلى دارك ننعم بأسرارك جئنا إلى دارك ننعم بأسرارك ما خاب من زارك ما خاب من زارك والله أي والله صلي رسول الله ودوني لطه رسول الله لطه حبيب الله عنه لا تردوني عنه يا رسول الله فاح العبير إذا ذكرت محمدا والنور أشرق والظلام تبددا صلى عليك الله يا نبع الهدى ما طار طير في السماء وغردا yolun düşeydi haca yo gündüz ya da gece seni Allah sevibdi ya Resulallah ben seni sevmem nece صلوا على الحبيب محمد دەست خۆش بێ مامۆستای جان. مامۆستا تامان بە کۆتایی بەرنامە گەیشتوین بەڵام ئێمە ماڵاوایی دەکەین دەمانوێت کورتێک لە پارچەیەکی تر لە شارەکانی مامۆستا پێشەش بکرێت و بدوا بە دواشی کاگمە دەگەر بەرنامێکی کورتی تری کەشی هەبێ پێشەش مامکە مەمنون لێبی بۆیە سەرەتایمەوە ماڵاوایەک لە بینەرانەکەین لەگەڵ هاوکارم کاگریاس دوازارگەی خزمەتیەوە. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە و لە نێو ئەم کەشە عیرفانیەوە ماڵاواییتان لێەکەین بە ئومێدیەوەیکەوە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆ جێ ڕەزامەندی خوا و پاشانەوەی عزیز و خۆشەویست بوو بێ. ئێمە کۆتایی بەرنامە بە شارێکی مامۆستا هاوار داودی و دەنگە خۆشەکەی کاک ئومێد ئەحمەد کۆتایی پێدەهێنین و ماڵەکانتان هەمیشە ئاودان و ڕازاوە بێ و تا بێگەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرین خواتان. بەڵێ دیارە ئەم شیعرە ستایشی پێغەمەری خوایە صلی الله عليه وسلم کاک ئومێدیش کردوێتی بە سرود دەست پێکە ئینشاءڵڵا. ساکینی لە دڵ مسکینی بۆ دڵ قابلی فیدای گەربیکەی قبول سیراجی لە شەو منیری ڕێگای ڕاعی ئومەتی لە هەموو جێگای داعی بۆ ئیحسان بۆ ژینی ئینسان ناظر بۆ حاڵی گڕۆی حائیران داعی بۆ مذنب لە ژین و قەبرا مەلول و غەمبار بۆ چینی برا مؤلم لە ئەلەم کەسی بە ئەلەم ئەکرەمترینی لە گشت بەکەڕەم مکریمی کەریم کەریمت عیال کەرەمی تۆیە کورتە بۆی خەیاڵ ناسحی هەردەم بە نوسحی شیرین مزیلی بۆ غەم لابەری گرین صاحبی ئەنوار سر و ئەسراری پێشەنگ و ئیمام بڕ و ئەبراری
فعالی بۆ دڵ تیمار ئەەکەی فعالی بۆ دڵ تیماری دەردی دڵ نەرم دەکەی لە نەوعی بەردی بەرد بە عیشقی تۆ نەتیقی فەسیح بە شەرمە لە ڕووت گزنگی سەبیح ڕوت لە ڕووی ڕوان ڕوونتر لە جەمیان لە نوتقی کەمت جەم دەبوو بەیان ئەدەب لە تۆدا نەخشەی دەکێشا حەیا لە تۆدا لێزمەی دەڕێژا گەردون مسەخەر بۆ فەرمانی تۆ ئاسمان و زەوی سەعیدن بە تۆ مەحسوس و غەیرە جەمی بوونەوەر بە نووری ڕووی تۆ دەبوون منەوەر هەوری ڕووی ئاسمان حاریسی باڵات تاجی سەرسەرە نەعلەین و پاڵات ڕوود کە دەردەکەوت بە ڕووی عاشقان ڕوود دەبوون هەموو لە گشت خەیاڵان بە عەکسی نورت مەجنونە عاقڵ بە یەک ئیشارەت حەیرانە باتڵ بە مەسحی دەست کافر مومینە بۆ جیسمی عەلیل دەست موسکینە چەند خۆشە ڕەوزە باغی بەهەشتا لێیدا بنیشی خۆشترین گەشتا لایەکت بین بار لایەک پێغەمبەر پێشیشت نوێژگای ئەو گێڕی کەوسەر هەوارەکەم خوایان دڵ ئارامی نایە هەوارەکەم خوایە دڵ ئارامی نایە عاشقی مەدینە ڕەوزەی مستەفایە عاشقی مەدینە و ڕەوزەی مستەفایە لە ڕەوزەی پێغەمبەر خۆشیم بۆ دێیەکسەر لە ڕەوزەی پێغەمبەر خۆشیم بۆ دێیەکسەر دڵ ئەبێ مونەوەر لەو جێگە و مەوایە هاوارەکەم خوایە دڵ ئارامی نایە هاوارەکەم خوایە دڵ ئارامی نایە عاشقی مەدینە لە ڕێی مستەفایە عاشقی مەدینە و ڕەوزەی وهاتم لە ڕێی دوور زۆر باگەرم و باگۆڕ وهاتم لە ڕێی